بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، گەیشتنە باسی ئاەتێکی تر لە ئاەتەکانی خۆی پەروەردگار کە بە هۆکار و سەبەب ئەسباب دابەزیون. خۆی پەروەردگارە فەرمێ: وَإِذَا لَقُوا الَّذِينَ آمَنُوا قَالُوا آمَنَّا وَإِذَا خَلَوْا بَعْضُهُمْ إِلَى بَعْضٍ قالوا أتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به عند ربكم أفلا تعقلون. ئەمە ئاەتە پیرۆزە دابەزی و هۆکارەکەی ئەوەیە دەربارەی نیەت پیسی جوولەکەکانە دابەزیوە، چونکە جوولەکەکان وا پیشانیانەدا ئەمانە دۆستی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم، دۆستی موسڵمانانن، بەڵام خوای پەروەردگار نیەتە پیسەکانی ئیعلان کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بۆ ئەصحاب و یاوەران، واتە ئەوانەی ئاشکرا کرد کە دووڕوون. خوا پەنامان بدە. خوای پەروەردگارە فەرمێ: وَإِذَا لَقُوا الَّذِينَ آمَنُوا قَالُوا آمَنَّا. کاتی ئاهاتن بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، جوولەکەکان ئەیانوت ئێمە موسڵمانین، ئێمە باوەڕمان هێناوە بە محەممەد، شوێن کەوتووی محەممەدین ئێمە. وَإِذَا خَلَوْا بَعْضُهُمْ إِلَى بَعْضٍ، ئەمجا ئەگە بچوانە بەلای یەکتری، یعنی بگانە یەکتری ئەمانە خۆیان، قالوا أتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به عند ربكم أفلا تعقلون. کاتێ یەکتریان دەبینی و یەکتری دەگەنە یەکتری، قسەی تریان دەکرد و قسەی تریان ئەوت، ئەوێت ئێمە باوەڕمان بەوان نییە، بەڵام گەرەکمانە محەممەد بخەڵەتێنین، وا بکەین باوەڕمان پێ بکە، وا بکەین کە ئەوان وا بزانن ئێمە ئیماندارین. ئەمە ئاەتە واتە داوەزیە دەربارەی جوولەکەکان ئەمە لە مەدینە کە ئەو کاتە لەگەڵ پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم. خوای پەروەردگارە فەرمێ: فَوَيْلٌ لِلَّذِينَ يَكْتُبُونَ الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. ابن عباس رضا و رحمەتی خوای لێبێ دەربارەی ئەم ئاەتە دەفەرمێت، ئەم ئاەتە پیرۆزە ئەفەرمێت ئەمانە دەربارەی ڕق و کینەی جوولەکەکانە کە پەروەردگار باسییان دەکات، بە تایبەتی ئەوانە کە تەوراتیان ئەنووسیەوە. ئەمە باس لە تەوراتە کە دەیانووسیەوە، باشان لای خۆیان هاتووە، ئەوەی کە هاتووە ئەمان هەڵەسیان چیانە کرد، ئەوانەیان دەکرد، ئەوانەیان باس دەکرد کەوا بۆ خۆیان دەگونجێ، ڕاستەکەیان باس ناکرد. ئەوەی کە لە تەوراتە موژدە دراوە، لە ئەنجیلە موژدە دراوە، لە کتابەکانی ترە کە بە هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسییان ناکردەوە، ئەهاتن ئەوانەیان باس ئەکرد کە خۆیان دەستکاریان کردە، کە خۆیان بۆ خۆیان دەگونجێ. بۆیە پەروەردگارە فەرمێ: فَوَيْلٌ لِلَّذِينَ يَكْتُبُونَ الكتاب بأيديهم. ئەوانە واتە بەدەستی خۆیان کە دەینووسنەوە، وەیل بۆ ئەو کەسانەیە کتابەکانە نووسن، ثم يقولون هذا من عند الله، ئەمجا ئەڵێن ئەمە لای خواوە هاتووە. ئەبێ وریاژیت و کاتێ ئاەتی قورئان معلومە، هەمومان دەزانین ئەگەر کابرایەک بڵێ ئەمە ئاەتی خوایە لە قورئانە نەبێ دیارە، بەڵام فەرمایشتەکانش نابێت لە خۆتۆ بڵێ ئەمە حەدیثە، چونکە ئەبێ پێش کات تەحقیقەکەی لێی ئەمجا بڵێ حەدیثە، چونکە حەدیث و ئاەت ئەبێ سەتاسەد تۆ متەئەکید بیت کە ئەم حەدیثە تەواوە، ئەم حەدیثە ڕەوایە، سەنەدەکەی ئیسنادەکەی لە کێوە هاتووە، لە کێوە ڕیوایەت کراوە، ئەمجا ئەوەی کە باسی کردو، ئەمجا ئەوەی کە ڕیوایەتی کردە لە دواوە، لە پشتەوە بڵێن ئەبێ هەمووی مەوتوق بێ، یعنی سقەدار بێ، چونکە حەدیث زۆر هەیە وەرناگیرێ حەدیثە، بەڵام مەبینی وەری ناگیرێ، چونکە سەبەب هەیە، هۆکارەیە، دابڕان هەیە لە بەینە، کابرا لەوەیە سیفاتێکی هەبێ سیفاتی باش نەبێ، ئەو کابرایە لی وەرناگیرێ حەدیث. چەندەها بشنەباری حەدیث زۆرەکە، بەڵام ئەبێ وریابین، دەقیق بین. ئێستا بەعزە جار سێرەکەی هەر وتەیە، وتە قەولە کراوەتە حەدیث، ئەگەر نەچیتە بنچینەکەیەوە
خەڵ لەوەیە چەند ساڵێک بەسەریا چوو بە حەدیث وەریگردووە بەڵام ئەبێ ویا بیت ئەوە حەدیثانە تأكيد كيتوا لي أم جاء فرموا من عند الله ليشتروا به ثمنا قليلا بو يشتكي عن دسكوي لبالي بو يشتكي عن دسكوي لبالي فويل لهم مما كتبت أيديهم ويل پروردگار دوباره فرمي چالك لا چالكاني دوزخ واقنا مانده بو كساني كاتي لهم مما كتبت أيديهم أواني كنفسيانته وويل لهم مما يكسبون وبو كسانيشي كبدستي دين كواتا أما سببي هوكاري توراة وإنجيل وزبور أم كتابانا بو خواي قولة كتابي قرآني هنا كردي خاتمي أم كتابانا چونك لو كاتا دسكاريانك أمان دسكاريانك أواني كوا رابري دين بون لو كاتا دا دسكاري كتابي خوان كرد واي پروردگارش كتابي كي نازل كرد كبناوي قرآن بو پیغمبرك صلى الله عليه وسلم هتايا هيچ كسك ناتواني كچي دسكاري بكا خواهي متعالى فرمي لآيتي هشتادا وقالوا لن تمسنا النار إلا أيام معدودات قل اتخذتم عند الله عهدا فلن يخلف الله عهده أم تقولون على الله ما لا تعلمون أما تبيروزش هەردا بەزیوە دەربارەی جوولەکە چونکە جوولەکە و زۆر نەکبەت بوونە زۆر نەکبەت بوونە بە تایبەتی لەگەڵ پێغەمبەرەکانیانە بڕوایان نەکردووە و پێغەمبەرانیان کوشتووە پێغەمبەرانیان ئەو پەڕی تازیب داوە زۆر مناقەشەی زۆریان کردو چونکە لە قورئاندا هەمووی تۆمار کراوە جوولەکان ئەیانوت ئێمە ئاگری دۆزەخ لێناکەوێ ئیلا چەند ڕۆژێک نەبێ ئەوان ماڵێن ئەڵێن ئاگری دۆزەخ بۆ ئێمە چەند ڕۆژێک نەبێ زیاتر نییە زۆربەی جوولەکەکان لایان وایە لای ئەوان وایە حەوت ڕۆژ نەبێ ئیتر ئەوان ئاگر نابینن ئەگەر بشتنە دۆزەخش ئەوان وازان چونکە پەروەردگارە فەرمیەوە قالوا لن تمسنا النار إلا أياما معدودات أيام قباستي جوولەکە خوای گەورە چەند ڕۆژێک یانی بۆیە جوولەکە ڕێبازیان وایە وا دەزانن ئەوان لە تەمەنی دنیادا 7,000 ساڵ بۆ هەر ساڵێک یەک ڕۆژیان دانەوە یعنی 7,000 ساڵ بێ بۆ نمونە یەک ڕۆژیان سزا دانەوە دەربارەی ساڵێک یعنی وتیان ئەگەر ئێمە گوناح بکەین ساڵێک یەک ڕۆژ لە قیامەتدا تازی بەدرین یعنی یەک ساڵ گوناح یەک ڕۆژ تازی حەوت ساڵ ئەوە حەوت ڕۆژە بینین و لاگر دۆزەخ و دەرەچن ئەوان بۆیە پەروەردگار لەیرە باس ئەوەکە اتخذتم عند الله عهدا ئەمجا خوای گەورە جوابیان دەدات ئێوە عهدێکتان وەرگرتووە لەسەر ئەم قسەیە یان ئەم قسەیە لە گرفانی خۆتان بیکە کە ئەڵێن حەوت ساڵێک گوناح بکە و ڕۆژێک کە تۆ عیقابەکەی وەرگرە جا بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پێیان بڵێ ئایا ئەمان عەهدێکیان وەرگردووە شتێکیان دەستکەوتووە خوایان باسی کردووە لەگەڵیانە بەڵێنێکی پێداون فەلەن یوخلیف الله عهده کە مخالەفەی بکە خوای پەروەردگار نییە طبعا ئەم تەقولون على الله ما لا تعلمون یان ئەمان کە شتێک ئەڵێن کە خوایان نەیگوتووە خۆیان دروستەکەن یعنی خۆیان وتیان بۆیە ئەمان لەو حەدیثە درێژەی پێغەمبەری خوادا یان ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هاتووە لەو حەدیثە ئیبن عەباس ئەیگەڕێتەوە ئەفەرمێ دنیا حەدیثەکە درێژە لێرە ڕاوەستین چونکە کاتەکە درەفت نادا خوای گەورە ڕەحم بە مولایەتمان کە عاقبەت خێرمان بکات لە شمە ساڵ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.